حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: فضل كلام الله على سائر الكلام كفضل الله على سائر خلقه. رواه الدارمي والعلكائي. أبو هريرة رضي الله عنه دفرمي رسول الله صلى الله عليه وسلم بومان دجيرتوا وفرميتي كفضل كلام الله سبحانه وتعالى بسر كلام قسكاني تر وكو فضل الله سبحانه وتعالى بسر همو لدروس كراوكاني دا. بله ام فرموديا وچەندەهای تر وچەندەها ئاەتی پیرۆز بەڵگەن لەسەر ئەوەی کەوا ئەڵڵا سوبحانەه وتەعالا هەرکات ویستی لەسەر بێ قسە دەکات بەو شێوەی کە شایستەیە بەخۆی. جا عەبدوڵڵای کوڕی مەسعود رضی الله عنه دەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم فەرموویەتی کاتێک ئەڵڵا سوبحانەه وتەعالا قسە دەکات بە وەحی جا ئەهلی ئاسمان گوێیان لە دەنجێک دەبێ کە دەنگەکە وەک بەریەک کەوتنی ئاسن دەنجێک دەردەکات یان وەک ئەوەی ئاسن بەربەردێکی ساف بکەوێ. پاشان ئەهلی ئاسمان هەمویان لە هۆش خۆیان دەچن. پاشان هەر بەو شێوەیە دەمێننەوە تا ئەو کاتەی کە جبریل عەلەیه السەلام دێت. ئیتر لەو کاتەدا ئەو بێ ئاگاییان تێدا نامێنێ واتە بەهۆش خۆیان دێنەوە. پاشان دەفەرمون ئەی جبریل پەروەردیگاری تۆ چی فەرموو وا هەمومان لە هۆش خۆمان چووی؟ جبریلیش عەلەیه السەلام فەرمووی حەقێکی فەرموو. پاشان هەمویان هاوار دەکەن ئەڵڵا سوبحانەه وتەعالا حەقی فەرموو. جا ئیمامی بوخاری ڕەحیمەه الله لەبارەی ئەم فەرموودەوە خاڵێکی زۆر ورد و تایبەتمان بۆ باز دەکات. ئەویش ئەوەیە کە دەفەرمێ بزانە کاتێک کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا قسە دەکات فریشتەکان دەترسێن. ئینجا دوای ئەوە کە ترسەکەیان نامێنێ ئەوە ئەو کات بە جیبریل عەلەیه السەلام دەفەرمون پەروەردیگاری تۆ چی فەرموو؟ بەڵێ ئیمامی بوخاری ڕەحیمەه الله دەفەرمێ فریشتەکان نەیان فەرموو ئەی جبریل عەلەیه السەلام پەروەردیگاری ئێوە چی دروست کرد، بەڵکو فەرموویان چی فەرموو. لەم بارەوە حەمادی کوڕی زەید ڕەحیمەه الله دەفەرمێ قورئان کەلامی ئەڵڵایە سوبحانەه وتەعالا جبریل عەلەیه السەلام دایبەزاندووە لەلایەن پەروەردیگاری جیهانیانەوە. هەروەها عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحیمەه الله دەفەرمێ قورئان کەلامی ئەڵڵایە سوبحانەه وتەعالا و دابەزێنراوەتە سەر ڕەسوول الله صلى الله عليه وسلم و مەخلووقیش نییە.
وهروها مالكي كڕی ئەنەس ڕەحیمەه الله دەفەرمێ ئیمان وتەو کردەوەیە. الله سبحانه وتعالى قسەی لەگەڵ موسادا کردووە و مالک دەیفەرموو الله سبحانه وتعالى لە ئاسمانە و عیلمەکەشی لە هەموو شوێنێکە و هیچ شوێنێک خاڵی نییە لە عیلمەکەی. بەڵێ عەمری کوڕی دینار ڕەحیمەه الله دەفەرمێ من بە هاوڵانی ڕەسوول الله صلى الله عليه وسلم گەیشتوم ڕضوان الله عليهم کە دەیان فەرموو الله سبحانه وتعالى دروستکەرە و بێجگە لە الله سبحانه وتعالى هەموو شتێ دروست کراوە و قورئانیش کەلامی اللهە سبحانه وتعالى و هەروەها لە اللهوە دەرچووە سبحانه وتعالى و هەر بۆ ئەویش دەگەڕێتەوە. ئیبن ئەبی ئوەیس ڕەحیمەه الله دەفەرمێ گوێم لە خاڵم مالیکی کوڕی ئەنەس بوو ڕەحیمەه الله و کۆمەڵێ لە عولەماکانی شاری مەدینە بوو کە دەیان فەرموو قورئان کەلامی اللهە سبحانه وتعالى و هیچ شتێکی مەخلوق نییە، واتە قورئان کەلامی اللهە سبحانه وتعالى و مەخلوقیش نییە. هەروەها ئیسحاقی کوڕی ئیسماعیل ڕەحیمەه الله دەفەرمێ گوێم لە سوفیانی کوڕی عوێینە بوو ڕەحیمەه الله فەرمووی هیچ شتێک لەوە بەباشتر نازانین کە قورئان کەلامی اللهە سبحانه وتعالى. ئینجا ئەو ئاەتە پیرۆزەی خوێندەوە کە الله سبحانه وتعالى دەفەرمێ وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله. لپاشان ئەو ئاەتەشی خوێندەوە کە الله سبحانه وتعالى دەفەرمێ يريدون أن يبدلوا كلام الله. بەڵێ هەر بەو جۆرە معاویەی کوڕی عەمار ڕەحیمەه الله دەفەرمێ پرسیارم لە جەعفەری کوڕی محەممەد کرد ڕەحیمەه الله دەربارەی قورئان. فەرمووی قورئان نەخالیقە نەمەخلوقە بەڵکو کەلامی اللهە سبحانه وتعالى. ئینجا وهبی کوڕی جەریر ڕەحیمەه الله دەفەرمێ قورئان کەلامی اللهە سبحانه وتعالى و مەخلوقیش نییە. هەر لەم بارەوە ئەحمەدی کوڕی زەهیر ڕەحیمەه الله دەفەرمێ گوێم لە باوکم بوو زەهیری کوڕی حەرب ڕەحیمەه الله کە ئەوەندە ئەوەی دووبارە دەکردەوە کە دەیفەرموو قورئان کەلامی اللهە سبحانه وتعالى و مەخلوق نییە ئەوە پێم حیساب نەدەکرا. بەڵێ کەوا بوو نەک هەر ئەوەندە ئێمە بین و بڵێن قورئان کەلامی اللهە سبحانه وتعالى تەواو، نەخێر، بەڵکو دەبێ بڵێن قورئان کەلامی اللهە سبحانه وتعالى و مەخلوق نییە. بەڵێ دووبارە سەلەفی ئەو ئوممەتە بە جۆرێک دژی ئەو کوفری خەڵقی قورئانە وەستاونەتەوە تەنانەت ڕێگایان نەداوە پرسیاریش بکرێت کە ئایا قورئان مەخلوقە یان کەلامی اللهە سبحانه وتعالى. هەروەک عوثمانی کوڕی ئەبی شەیبە ڕەحیمەه الله دەفەرمێ لە لای سوفیانی کوڕی عوێینە بووم ڕەحیمەه الله جا مەنسووری کوڕی عەمار پرسیاری قورئانی لێ کرد کە ئایا مەخلوقە. دەفەرمێ سوفیان ڕەحیمەه الله ئینکاری ئەو پرسیارەی لێ کرد کە کردی و تووڕە بوو بە تووڕەبوونێکی زۆرەوە. و سوفیان ڕەحیمەه الله پێی فەرموو ئەی مەنسوور من وا حیساب دەکەم کە تۆ شەیطانی. بەڵێ من وا حیساب دەکەم کە تۆ شەیطانی. نا بەڵکو تۆ شەیطانی. جا پێیان فەرموو ئەی ئەبا محەممەد ئەو لە هاوڵانی سونەتە. دەفەرمێ سوفیان ڕەحیمەه الله ڕەتی کردەوە، واتە ڕەتی کردەوە کە ئەوە لە ئەهلی سونە بێ بەهۆی ئەو پرسیارکردنەوە و ئینکاری ئەوەی کرد کە لێیان پرسی. بەڵێ لە کۆتاییدا ئەوە بیر و باوەڕی ڕاستەقینەی سەلەفی ئەو ئوممەتەیە. هەڵبەتە شتێکیان نەکردووە و نەیان کردووە ئەگەر
نەهات بێ لە قورئان و لە سوننەت و هەر بەو شێوەیەش تێگەیشتینە و لەسەری بوونە کە هاوڵان ڕضوان الله عەلەیهم لەسەری بوونە. مع حديث النبي صلى الله عليه وسلم.